ڕاگەی ڕەگ و ڕیشە و بنەمای سەرەکی ئەو دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر گەلی کورد لە داگیرکاری فاشیزم چاوچنۆکی سەرمایەداریە خۆی بینێتەوە. ئەگەر تۆزێک بگەڕێنەوە چاوکشێن بە مێژووی دەسەڵاتدارەتی لەو وڵاتیا لە تورکیا لە دەوڵەتی عوسمانیەوە لە دوای پێش جەنگی جیهانیەوە دەوڵەتی عوسمانی ئیمپراتۆریەتی عوسمانی لەسەر بنەما و ڕەگ و ڕیشەی داگیرکاری خۆی دامەزران. لە سەردەمی دەوڵەتی عوسمانیە تەنان نەک گەلی کورد نەک ئەو کەمە نەتەوایەتیانی کە لەناو تورکیایە ئەژیان تەنانەت وڵاتانی ئەوروپای شەرقی کە لە دەوروبەری تورکیان نزیکن لە تورکیاوە ئەوانە هەمووی لەژێر هەڕەشەی داگیرکاری ئیمپراتۆریەتی عوسمانیا بوون، هەر لە یۆناان و لە بولگاریا و لە ئەو وڵاتانی دەوروبەری تورکیا هەموو لە ژێر هەڕەشەی دەوڵەتی عوسمانیا بوون. بۆیە ڕەگی داگیرکاری کە تا ئێستا درێژەی کێشاوە ئێستا لە دەوڵەتی تورکیای ئێستای ئەردۆغانی شا هەر بەردەوامی هەیە، ڕەگەکەی بۆ ئەو مێژووە ئەگەڕێتەوە کە دەوڵەتی عوسمانی بەردەوام هەوڵ و خواستی ئەوە بوو دەسەڵاتدارێتەکەی ئیمپراتۆریەتەکەی بەو پەڕیشەوە بە جیهانە فراوان کاتەوە. ئێستش ئەردۆغان هەر ئەوێ ئەو کارە بکاتەوە تا پەل ڕائەکێشێت تەنانەت بۆ لیبیا بۆ وڵاتانی دوورتریش لە کوردستان و لە دەوروبەر. دواتر ئەگە بێمە سەرەتای دروستبوونی دەوڵەتی تورکیا بە پێشڕەوایەتی مستەفا کەمال ئەتاتورک فاشیزمی کرد بە بنەچە و بنەمایەکی قوڵ و ڕیشەیی و سەرەکی ئەو دەسەڵاتدارێتیە ئەو دەوڵەتە ئەو لە ژێرناوی یەک زمان یەک وڵات یەک ئاڵا دەستی کرد بە قات و قڕکردنی کەمە نەتەوایەتەکان و گەلی کوردیش لەو بینەیە دەستی کرد بە هێرشێکی تند و تیژ بەرامبەر بە کورد بۆ جینۆسایدکردنی زمانەکەی، جینۆسایدکردنی فیزیکی خەڵکەکەی و کللتور و ڕەچەڵک و ناسنامەکەی. تاریخی جینۆساید و چەوسانەوەی کورد لە تورکیایە ئەوە تاریخێکی زۆر دوور و درێژە کە تا ئێستش بەردەوامی هەیە. تا ئێستش کورد لە تورکیایە شەڕی ئەوواکە کە بە زۆر بە ئازادی زمانەکەی بەکاربێنێت کولتورەکەی بەکاربهێنێت ئێشتا لە ژێر هەڕەشە و مەترسیایە لەو بارانەوە. دواتر خاڵێکی تر چاوچنۆکی سەرمایەداری کە لە ئێستاە ئەردۆغان کە بەشێکە لە سیستمی جیهانی سەرمایەداری ئەوانیش لە ناو ئەو سیستەمە ئەڵبەت سیستەمی سەرمایەداری بەردەوام خەریکی پەرەپێدانی ئابووری خۆیەتی پەرەپێدانی گەشەکردنی ئابووری بەرفراوانی خۆیەتی. بۆیە تورکیا ئەردۆغان بەردەوام چاوی لە کەرکووکە چاوی لە مۆسڵە چاوی لە ڕۆژاوی کوردستانە ئەو شوێنانی کە دەوڵەمەندن بە نەوت. لە ڕاستیە مەسلەی ئەوەی کە چەکی کیمیایی قەدەغەیە چەکی کۆمەڵکوژ قەدەغەیە مەسلەی مافی مرۆڤ لە جیهانە بابەتانە باسی لێ ئەکرێت هەموو ئەوانە لەژێر فشاری ئازادی خوازانی جیهانە بەرهەم هاتووە، لەژێر فشاری ناڕزایەتی خەڵکی ئازادی خواز هەم لە وڵاتانی ڕۆژئاوایی لە ئەوروپا لە ئەمریکا لە کەنەدا خەڵکی ئازادی خواز بە درێژایی مێژوو بە خەباتێکی گەورەیان کردو هەتاوەکو قیەم و بەهاکانی مافی مرۆڤ و مافی مرۆڤ و مرۆڤایەتیان تەسبیت کردووە لێرە. وەنمونە ئێستا هەر ئەو وڵاتانە کە چاوپۆشیەکەن لە ئەو کۆمەڵکوژیانە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکریان ناتوانن چاوپۆشی بکەن لە بچووکترین پێشێلکاری مافی مرۆڤ لێرە لەم وڵاتانە خۆیان چونکە لێرە ئازادی خوازان بە مێژوویەکی دوور و درێژ بە خەباتێکی پرشندار توانیانە ئەوە سابت بکەن تازە ئەوان ناتوانن دەستکاری بکەن ئەلەمەیە. لە ڕاستیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی هەم سیاسی هەم ناتۆ وڵاتانی زلهێز وڵاتانی بە وڵاتانی ناو یەکێتی ئەوروپا لە فەرەنسا، بەریتانیا، ئەڵمانیا، کەنەدا، ئوسترالیا، نرویج، ئەمریکا کە ئەمانە وڵاتی زلهێزی جیهانین G7 و G20
ئەوان وایە لە ئەو وڵاتانن کە وەکو باسم کرد لە وڵاتانی بەناو دیموکراسی وڵاتی سەقامگیرن لەو بارانەوە، بەڵام ئەوان هەر خۆیان بەرهەمهێنی ئەو چەکانن، خۆیان گەورەترین کەمپانیان هەیە بۆ بەرهەمهێنانی ئەو چەکانە. ئەوان هەم پێویستیان بە ساختکردنەوەی چەکەکانیان هەیە لەباری ئابوووریەوە. ئەگەر ئەو جەنگ و کێشە و شەڕانە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست نەبێت، لە یەمەن نەبێت، لە وڵاتانی تر نەبێت، ئەوان ئەم بەرهەموو تەکنۆلۆژیانیان چۆنی ساغەکەنەوە. ئەوانە تریلیۆن دۆلاری پێپەیەکەن. ئەوان بازرگانیەکی هێجگار گەورەیە کە ئەوان بەرهەمیان هێناوە، نانەوێت دەستبەرداری ئەم بازرگانیە گەورەیە بن. ئەگەر چاوپۆشی لە تورکیا بکەن لە بەکارهێنانی درۆن و لە بەکارهێنانی چەکی کیمیایی، ئەی ئەمان چی بکەن لەو ترێدە گەورەی کە هەیەە لەگەڵ تورکیا، لەگەڵ سعودیە، لەگەڵ لە لایەکی ترەوە ڕاگرتنی هاوسەنگی سیاسی وڵاتانی جەمسەرە سیاسیەکانی جیهان، یەکە لەو دوو جەمسەر کە ئەمریکا و رووسیا و لە مێژوێکی دوور و درێژە ئەم دوو جەمسەرە وەکو دوو جەمسەری سیاسی دژ بە یەک کێشمەکێشیان کردووە. نمونەکە ئەمریکا بڕیار ئەیا بچێتە ڕۆژاوا یارمەتی و پشتیوانی هێزەکانی سووریا دیموکراسی بکە، رووسیا ئەچێت لەگەڵ بەشار ئەسەدا ڕێەکەوێت. ڕاگرتنی تەوازنی سیاسیە، یان فەرەنسا، بەریتانیا، ئەڵمانیا تەداخلەکەن لەم بینەیە کاتێک ئەمریکا ئەچێتە شوێنێکەوە بۆ بەرژەوەندی سیاسی و ئابووری خۆی. بۆیە زۆر کات چاوپۆشی ئەەکەن لەو پێشێلکاریانی کە لەوێ ئەکرێت. لە ڕاستیە لە دوای هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر سەرەکانی گرێسپی کە لە چەکی فسفۆری بەکارهێنا، ئەوە دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو. ئێمە بەردەوام ناڕزایەتیمان هەبووە و ناڕزایەتێ گشتەکانی تەفگەری ئازادی کورد لە تەواوی دنیاە. ئەمە هەمووی هێرشێکی گەورە، هەمووی فشارێکی گەورە بوو لەسەر ئەو وڵاتانی کە پەیوەندیەکیان هەیە بۆ بابەتەوە بە ئەو چەک و بابەت سەربازیانی کە لەوێ بەکار هاتووە. بۆیە هەرو کاتە حکوومەتی کەنەدا خۆی بڕیاریە ئەو بازرگانیانی کە لەگەڵ تورکیا هەیەی سەسپێندیکانی ڕایگرێت. تا ئەو کاتە ئێشتا هەڵنەوەشابەوە، بڕیاری نابوو کە بە تەواوەتی هەڵی وەشێنێتەوە، ڕایگرت. ئەوە کارێکی باش بوو. ئێمە هەم دەستخۆشیمان کرد لە بڕیارەکە، هەم بەردەوام خەریکی کۆکردنەوەی دۆکومنت و هەموو ئەو کوشتارانی کە دەوڵەتی تورکیا کردێتی بە ڕسم بە ڕێپۆرتا، هەموو ئەو راپۆرتانی CPT ڕێکخراوەکانی ترکە کردیانە هەمومان کۆ بەیان بە وەزیری دیفاع، وەزیری دەرەوە، بەس خودی سەرۆک وەزیران بەردەوام چالاکیکنی ترمان کردووە. و یەکێک لەو شتانەی کە زۆر زۆر گرنگ بوو، زۆر کاریگەری هەبوو، ڕێکخراوێکی NGO کەنەدی هەیە، ئەو ڕێکخراوی چەکداماڵێنەوەی بە عەربی پێڵێن نەسبە سیلاح، ئەو پرۆژێکم بڵاوشرد ئەو ناوی ڕێکخراوەکەیە. راپۆرتێکی زۆر زۆر مفەسەڵی دەرکرد ئەو کاتە پرۆژێک بڵاوشرد، زۆر زۆر کاریگەر بوو، زۆر زۆر باش بوو. پەردەی لەسەر هەموو ئەو تەکنۆلۆژیانەی بە تایبەتی کۆمپانیایەک هەیە لە کەنەدا، کۆمپانیای وێسکام، کۆمپانیای وێسکامی هەر هەڵوەشاهن هەموو ئەو بابەتە جەنگی و ئەدەواتە جەنگیانی کە بەرهەمی ئەهێنێ هەر هەمووی باس کرد. بە ڕسم پیشانیانە دۆکمنت لە ناو وەزارەتی دیفاعی تورکیاوە ڕسمیان دەستکەوت بوو کە ئەو کامێرانەی کە لە درۆنەکان بەستراوە، ئەو کامێرانە مێد ئین وێسکام بوو لە کەنەدا. زۆر زۆر گرنگ و هەموو ئەوانە تەنانەت هەموو ئەو کوشتاران گەرەلایەک لە چیاکانی کوردستان کوژاوە هەمووی باس کرده بوو لە راپۆرتەکە کە بەرهەمی ئەو درۆنانە بووە. ئەو درۆنانە کامێرەی کەنەدی لێ بەسترا بوو. دەنگانەوەیەکی زۆر گەورەی هەبوو، کاریگەریەکی زۆر زۆر باشی هەبوو.
ئەوە زۆر باش بوو، چالاکیەکانی ئێمە زۆر باش بوو بە دوای ئەوانە کە کێشەی ئەرمینیا و ئازەربایجان لەسەر هەرێمی ناگۆرنۆ-کەرەباخ خاتە پێشەوە، فشارێکی گەورەتر لەسەر حکوومەتی کەنەدا و لەسەر ئەو وڵاتانە دروست بوو. ڕەوەندی ئەرمەنی بە چالاکیی زۆر گەورە و بەهێزەوە هاتنە سەرجادا، شەقامیان خڕۆشان بەرامبەر بە هەموو ئەو دەوڵەتانی کە زلهێزەکان کە چاوپۆشیان کردووە لەو قەتڵ ئامانە، هەم لە جینۆسایدی ئەرمەنیەکان لە وەختی لە سۆڤیستەکانە، هەم ئێستش کە لەگەڵ ئازەربایجانە کێشیان هەیە و تورکیاش یارمەتی ئازەربایجانی ئەیە، ئەو درۆنانەی ئەیە بە ئازەربایجان کە درۆنەکانی کامێرەکانی لێرەوە کڕابوو بۆیان نێدرابوو. بۆیە ئەو کاتە فشارێکی هێچگار گەورە لەسەر حکوومەتی کەنەدا دروست بوو. ئەوە بۆ حکوومەتی کەنەدا ئیتر بڕیاریە کە هەرچی ئەو جۆرە بازرگانیانی لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیە، بڕیاریە هەمووی هەڵەشانەوە بە تویت بە ڕسمی، بە بەیانی ڕسمی بڵاویان کردەوە کە بازرگانی لەگەڵ دەوڵەتی تورکیا بەهۆی ئەو پێشێلکاریانەوە کە لە ناگۆرنۆ-کەرەباخ هەڵاتەوە. بڵم کە ناوی کوردی نەهێنا، بەڵام من ئێمە خۆمان نەزانین، دڵنیاین کە ئێمە زۆرترین چالاکیمان کرد لەو بارانەوە، بەڵام ئێمە خۆمان نەزانین کێشەی کوردەوەی کە دەوڵەت نییە، کێشەی پەکەکە هەیە، کێشەی ئۆجەلان هەیە، بۆیە کەمترین کات ناوی کورد ئەهێنن لە بابەتەکانە. بەڵام ئێمە خۆمان خۆشحاڵین کە بەشی زۆری بەرهەمی خەباتی ئێمە بوو، بەرهەمی ئەو چالاکیانە، بەرهەمی ئەو پەیوەندیە دیبلۆماسیانە کە ئەمان کرد ئەو فشاری خستە سەر دەوڵەتی کەنەدا کە ئەو بڕیارە بیات. بۆیە بەڕاستی ڕەوەندی کوردی ئەتوانن ئەکرێ ئەم کارانە بکرێ لە وڵاتانی تر. من پێم خۆش بوو لە ئەمریکا ئەو جۆرە چالاکیانە، ئەو هەواڵانەمان کە لەوێن ئەو جۆرە چالاکیانە بکەن. لە وڵاتانی ئەوروپا زۆربەی ئەو وڵاتانی ئەوروپاش هەمویان بەرهەمهێنی چەکن، هەمویان چەک بەرهەم ئەهێن و ئەیەن بەو وڵاتانە کە شەڕ و جەنگ و کوشتاری تیا هەیە. بۆیە بەڕاستی زۆر گرنگە ڕۆڵی ڕەوەندی کوردی لە تاراوگە و لە دەرەوە لە ناوە.